من ئەو هەلەم قۆستەوە کە لە ماوەی کۆتایی هاتنی سێرکەکە و هێنانی کەژاوی خێزانی پاشایەتیدا بوو. لە بەڕێوەبەری سێرکەکەم پرسی: شوێنی نیشتەجێبوونی کاڵ لەکوێیە؟ بەڕێوەبەرەکە وتی: شرمیون، تۆ بۆچی شوێنی نیشتەجێبوونی کاڵم لێ دەپرسیت؟ منیش پێم وت: ئەی بەڕێوەبەر، تۆ پێویستە کەمێک هۆشت هەبێت. کاتێک من شوێنی کاڵت لێ دەپرسم، ئەو زانیاری وەرگرتنە بێگومان بۆ خۆم نییە. بەڕێوەبەری سێرکەکە وتی: شرمیون، تۆ ڕاست دەکەیت. هیوادارم لەو بەدواداچوونەی ئێمە ببووریت. کاڵ لە شەقامی ئەرستۆ لە میوانخانەی سوور نیشتەجێیە. ئەرستۆ یەکێکە لە فەیلسوفەکانی یۆنان و مامۆستای ئەسکەندەر بووە. کاتێک ئەسکەندەر شاری ئەسکەندەریەی دروست کرد، هەموو شەقامەکانی بە ناوی دانا و فەیلسوفەکان و ناودارانی یۆنانیەوە ناونا. سووریش یەکێکە لە شارەکانی سووریا و هەندێک لە ئوتێلەکانی ئەسکەندەریە بە ناوی شارەکانی سووریاوە ناونراوە. وەک لەمە و بەروتم، سێرکی ئەسکەندەریە کەوتۆتە خوارووی ئەسکەندەریە و بەردەم بینای سێرکەکە نزیکەی 500 هەنگاو بەتاڵە کە شوێنی ئەسپ و عارەبانە و کەژاوەی بینەرانە و لەوێدا نۆکەران ئاوساری ئەسپەکان بەدەستەوە دەگرن و چاوەڕوانی ئەوە دەکەن نمایشی سێرکەکە تەواو بێت و خاوەنەکانی ئەم ئەسپانە بێنەوە لای ئەسپ و عارەبانە و کەژاوەکانیان. ئەو کەسانی کە نۆکەریشیان نییە دەتوانن ئەسپ و عارەبانەکانیان بەو کەسانە بسپێرن کە لە ڕۆژانی نمایشکردندا دێن بە پارە چاودێری ئەسپ و عارەبانەکان دەکەن تا نمایشی سێرکەکە تەواو بێت. دوای ئەوەی لە سێرکەکە چووینە دەرەوە، ڕۆژ کەمێکی بەبەرەوە مابوو. خاتوونەکەم حەزی دەکرد بچێت سەردانی باغی ئاژەڵان بکات، بەڵام ئارسینۆهی خوشکی کلیۆپاترا بە تلیمۆسی برای وتیان: ماندووین، ئەمڕۆ ئاژەڵمان زۆر بینیوە، باشتر وایە بگەڕێینەوە کۆشکی پاشایەتی و پشوو بدەین. منیش حەزم لێی نەبوو بچین بۆ باغی ئاژەڵان. جگە لەوەی ئەو ڕۆژە ئاژەڵمان زۆر بینی بوو، دڵم بۆ بینینی کاڵ لێی دەدا و پێم خۆش بوو بە شێوەیەک بێت بتوانم و زووتر لە کۆشکی پاشایەتی بێمە دەرەوە و خۆم بگەێنمە کاڵ و لە نزیکەوە بیبینم. من نەمدەتوانی پێش گەیشتنەوەمان بە کۆشکی پاشایەتی لە خاتوونەکەم جیا ببمەوە، چونکە هەرگیز لەو دوور نەکەوتبوومەوە. ئەگەر وتبام حەز دەکەم بڕۆم، ئەو سەری دەسوڕما، تەنانەت بەدگومانیشی پەیدا دەکرد. تا ئەو ڕۆژە تەنانەت بۆ جارێکیش داوای مۆڵەتم لە خاتوونەکەم نەکردبوو، جگە لە کاتی خەو یان تەواوبوونی کارەکانی ئەو نەبێت. دەنا تەواوی کاتەکانی خۆمم لەگەڵ ئەودا و لێی نزیک بووم. هەرگیز حەزم نەدەکرد لە خاتوونەکەم دوور بکەومەوە. هەر کاتێک کلیۆپاترا ماندوو دەبوو، من لەشیم دەشێلا و پێی دەوتم: شرمیون، دەستی هیچ کام لە کەنیزەکەکانی تر بەقەد دەستەکانی تۆ نەرمونیان نین. دوای ئەوەی گەیشتینەوە کۆشکی پاشایەتی، کلیۆپاترا لەوانی تر جیا بووەوە و چووە شوێنەکەی خۆی و منیش لەگەڵ ئەودا ڕۆیشتم. کلیۆپاترا وتی: شرمیون، ئەم شەوکارم بە تۆ نییە. ئەگەر ماندوویت بڕۆ بخەوە. من لە بری ئەوەی بخەوم لە کۆشکی پاشایەتی هاتمە دەرەوە و بڕیارم دا خۆم بگەێنمە شەقامی ئەرستۆ لە ئوتێلی سوور، لە میوانخانەی سوور. زۆر جاڕێ دەکەوێت شەوانە لە کۆشکی پاشایەتی بێمە دەرەوە، بەڵام هیچ کاتێک بە تەنهایی نەدەچوومە ناو شار. یان لە خزمەت کلیۆپاترادا دەبووم، یا چەند کەنیزەک و نۆکەرێک پێکەوە دەچوین بۆ گەڕان. بەڵام ئەو شەوە بە تەنهایی لە کۆشکی پاشایەتی هاتمە دەرەوە و چونکە نەشم دەزانی شەقامی ئەرستۆ کەوتۆتە کوێوە، لە ڕێڕەوانم دەپرسی و تا بزانم لەکوێدایە. هەندێک لەو کەسانەی دوایی ئەوەی ڕێگای شەقامی ئەرستۆیان نیشان دەدام، پێشنیاری ئەوەیان دەکرد لەگەڵم دابێن تا بمگەێنە ئەو شوێنە. بەڵام من لەو پیاوانە دەترسام و پێم دەوتن پێویستم بە هاوڵی ئەوان نییە، چونکە شەقامەکانی ئەسکەندەریە بە شەو ڕووناکن. لە تاریکی نەدەترسام و بە خێرایی هەنگاوم هەڵدەهێنایەوە. ئەوەندە ڕۆیشتم تا هەستم کرد پێیەکانم ماندوو بوون،
بۆ پشودان لە لێواری شەقامێکدا دانیشتم. یەکێک لە پۆلیسەکانی شەو لە تەک منەوە تێپەڕی و منی بینی و لێی پرسیم: لێرە چی دەکەیت کچەکە؟ وتم: دەمەوێت بچم بۆ شەقامی ئەرستۆ، چونکە ماندوو بووم لێرەدا دانیشتم تا کەمێ پشوو بدەم. وتی: لە شەقامی ئەرستۆ چ کارێکت هەیە؟ وتم: گەشتیارێک لە ئوتێلی ئەو شەقامە دانیشتەجێ بووە و خزمی منە و دەمەوێت بچم بیبینم. ئەو پیاوە وتی: ئەگەر هەڵسی و بکەویتە ڕێ، دوای 200 هەنگاوی تر دەگەیتە شەقامی ئەرستۆ. ئایا ئەو چرایە دەبینیت کە کەوتۆتە ناوەڕاستی شەقامەکە؟ وتم: بەڵێ. وتی: ئەو چرایە لە ناوەڕاستی چوارڕێیەکدایە کە شەقامی ئەرستۆ لێوە تێدەپەڕێت. ئەم قسەی ئەو هێزی بەبەر من داهێنایەوە و هەڵسام و بە خێرایی هەنگاوم نا تا گەیشتمە ئەو چوارڕێیانە. چونکە نەشم دەزانی ئۆتێل سوور کەوتۆتە کوێی ئەو شەقامە، دووبارە لە خەڵکم پرسیەوە. بەردەوام بووم لە ڕۆیشتن تا گەیشتمە ئوتێلەکە. ئوتێل سوور دەرگایەکی بچووکی هەبوو. کاتێک کە من چوومە ناوەوە، ڕێڕەوەکەی کەمێک تاریک بوو. ئەو پیاوەی کە هەرزوو زانیم میسری نییە و بیانیە لێی پرسیم: کچەکە چ کارێکت هەیە لێرە؟ وتم: هاتووم ئەو پیاوە ببینم کە لەم ئوتێلە دانیشتەجێیە. لێی پرسیم: ئەو پیاوە کێیە؟ پێم وت: ناوی کاڵە. کاتێک بۆم دەرکەوت ئەو پیاوە خاوەنی ئوتێلەکەیە، لێی پرسیم: ئێستا تۆ دەتەوێت ئەو ببینیت؟ وتم: بەڵێ، چونکە ڕێگاکەم زۆر دوورە، کاتێکی تر ناتوانم بێمەوە بۆ ئێرە. خاوەنی ئوتێلەکە وتی: ئێستا کاڵ خەوتووە، ئەگەر بڕۆیت و بەیانی بیتەوە دەتوانیت بیبینیت. پێم وت: ئێستا هیچ لە شەو تێنەپەڕیوە و کاتی خەوتن نییە. خاوەنی ئوتێلەکە وتی: ڕاستە ئێستا کەسانی ئاسایی ناخەون، بەڵام ئەو پیاوەی لە سەیرکدا ململانێ لەگەڵ شێرەکاندا دەکات، بە شێوەیەک ماندوو دەبێت، پێویست دەکات زۆریش بخەوێت. وتم: لەوانەیە نەخەوت بێت و بتوانم بیبینم. خاوەن ئوتێلەکە وتی: ئەو خەوتووە، سەبارەت بەمە دڵنیە. وتم: ئەو یەکێکە لە کەسوکارەکانم، ئەگەر بزانێت من هاتوومەتە ئێرە بۆ بینینی لە خەو هەڵدەستێت. خاوەن ئوتێلەکە بە پێکەنینەوە وتی: بەڵێ، چونکە خەوتووە ناتوانێت بزانێت کە تۆ هاتوویت بۆ ئێرە تا بیبینیت. پێم وت: ناتوانیت خەبەری بکەیتەوە؟ خاوەنی ئوتێلەکە وتی: من بۆم نییە ئەو کارە بکەم، چونکە ناوێرم. پێم وت: تۆ ژوورەکەین پیشان بدە، من خۆم کاڵ خەبەر دەکەمەوە. بەڕێوەبەری ئوتێلەکە وتی: زۆر باشە، من ڕازیم، چونکە تۆ خزمی کاڵیت. بچۆ ژوورەکەی، بەڵام دوای ئەوەت بە خەبەر هێنایەوە و تووڕە بوو، ئەوە تۆ بەرپرسیاریت. لە دڵی خۆم داوتم: پاش ئەوەی کاڵم بە خەبەر هێنایەوە و ئەوم بینی تووڕەش بێت کە خەوتەوە ئەو تووڕەیەکەی بیر دەچێتەوە. بەڕێوەبەری ئۆتێلەکە وتی: وەرە لەگەڵم. منیش لەگەڵ بەڕێوەبەری ئۆتێلەکە کەوتمە ڕێ و ئەو پیاوە بە پلیکانەیەکدا بردمێ سەرەوە و لەوێوە بە ڕێڕەوێکی درێژدا تێپەڕین. و لە کۆتایی ڕێڕەوەکەدا ژوورێکی پێ نیشاندام و وتی: ئەوە ژوورەکەی کاڵە. لەو کاتەدا بەڕێوەبەری ئۆتێلەکە گەڕایەوە و منی بەتەنها بەجێهێشت. تا ئەو شەوە ڕووی نەدابوو من بچمە ناو ژووری پیاوێکەوە. لە کردنەوەی دەرگاکە دەترسام. سەرئەنجام غیرەتم دایە بەر خۆم و بە هێواشی دەرگای ژوورەکەم کردەوە و دوای چوونە ژوورەوە بە هێواشی دەرگاکەم پێوەدایەوە. یەک چرای خەفەکراو لەسەر مێزێکی تەنیشت جێگاکەدا بوو. ڕووناکی چراکە ئەوەندە کەم بوو کە من سەرەتا لە ژوورەکەدا هیچم نەدەبینی. دوای ئەوەی چاوم لەگەڵ تاریکیەکەدا ڕاهات و بەرچاوم ڕووناک بووەوە، بینیم کەسێک لەسەر تەختێکی خەو پاڵکەوتووە. لەسەر نوکی پێ بە هێواشی لی نزیک بوومەوە هەتا دەموچاوی ببینم. بەڵام لەبەر ئەوەی ژوورەکە تاریک بوو نەمدەتوانی بەباشی دەموچاوی ببینم. یەک خێوی سامناک لە باڵای ئەو پیاوە کە دیار بوو وا دەهاتە پێش چاوم. زانیم بۆ ئەوەی ڕووی کاڵ ببینم پێویستە ڕووناکی چراکە زیاد بکەم. تا لەبەر ڕووناکی چراکەدا دەموچاوی عارەبانە چێیەکەمەکەی سێرک دەربکەوێت. دەمی کاڵ نیوەکراوە بوو. بە شێوەیەک ددانە سپیەکانی دیار بوون.
لەو ڕۆژەدا لەبەر ئەوەی من ئەوم لە دوورەوە بینی بوو نەمدەتوانی پێی بە ئاکارەکانی ئەو گەنجە بەرم، بەڵام لە کاتی خەوتندا توانیم بە باشی کاڵ ببینم. عارەبانەچیەکە لەو ڕۆژەدا پێشبڕکێکەی بردبووەوە، لەوە جوانتر دەهاتە بەرچاو کە من وێنام دەکرد. ئەو دوو برۆی کەوانەی و جوانی و تەوێڵێکی بەرزی هەبوو، چونکە چاوەکانی لێگنرا بوون نەمتوانی بزانم ڕەنگی چاوی چۆنە، بەڵام بڕژانگە درێژەکانی ئەوەیان نیشان دەدا کە چاوەکانی کاڵ وەکو هەموو ئەندامەکانی تری جوان بێ. بە هەمان شێوە کە ڕۆژ بینی بووم دەموچاوی ئەو پیاوە سپی بوو، ئەوەی دەرخست کە میسڕی نییە، چونکە ڕەنگی دانیشتوانی میسر کە گەنم ڕەنگێکی مەیلە و ئەسمەرن، ساری سپی و ڕێکی ئەندامەکانی لەشی و جوانی لێوەکانی ئەو گەنجە ئەوەیان پیشان دەدا کە لە نەژادی یۆنانیە، بەڵام کەوانەی دوو برۆ جوانەکانی ئەوەیان دەگەیاند کە لە نەژادی سریانیە یان ئێرانی. موەڕەشەکانی کاڵیش تەئکیدیان لەسەرەو ئەگەرە دەکردەوە. کاتێک لە نزیکەوە جوانی ئەو لاوەم بینی زۆر دڵتەنگ بووم، چونکە خۆم لە بەرامبەر ئەودا بە بچووک دەزانی. من میسریم، هەرچەندە دزێویش نیم، بەڵام جوانی من جوانی میسریە. هەمووان دەزانن میسری هەرچەندە جوان بین لە ڕووی چۆنیەتیەوە ناگەینە جوانی یۆنانی و سریانی و ئێرانیەکان. من لە دڵی خۆمدا بەرامبەر بەو گەنجە هەستم بە خۆشەویستی و هۆگری زیادی دەکرد، بەڵام پێشبینیم کرد کە ئەو منی ببینێت مەیلی بەلای مندا نێت و خۆشی نەوێم. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە من ناشرینم. بە شێوەیەک لەم بیرکردنەوە دڵتەنگ بووم کەوتمە گریان. من بە هێواشی دەگریام، لەگەڵ ئەوەشدا دەنگی گریانی من کاڵی لە خەو بەخەبەر کردەوە و چاوی کردەوە و منی بینی. کاڵ لە بینینی من لە ژوورەکەیدا سەری سوڕما و پرسی: تۆ کێیت؟ لێرە چی دەکەیت؟ کاتێک کاڵ ئەم قسەی کرد لەسەر جێگاکەی نەجوڵایەوە و تەنانەت سەریشی لەسەر سەرینەکەی بەرز نەکردەوە. ئەو گەنجە جوانە ئەم چەند وشەی بە زمانی میسری وت، بەڵام من بە شێوەی ئاخاوتنەکەی دازانیم کە بیانیە و بێدەنگ بووم، چونکە نەمزانی بڵێم بۆچی هاتوومەتە ژوورەکەی. کاڵ دووبارە پرسیەوە: تۆ کێیت؟ لێرە چی دەکەیت و بۆچی هاتوویتەتە ئەم ژوورە و بۆچی دەگریت؟ وتم: بۆ ئەوە دەگریم چونکە تۆ زۆر جوانی و ئەمڕۆ کە تۆم لە سێرکەکە دادی وێنای ئەوەم نەکرد کە ئەوەندە جوان بیت. کاڵ نەیتوانی تێبگات من دەڵێم چی وتی. من لە شێوازی قسەکردنی تۆ سرم سوڕماوە. لێم پرسی: بۆچی قسەکردنی من بۆتە جێگای سەر سوڕمانی تۆ؟ کاڵ وتی: لەبەر ئەوەی بە شێوەیەک قسە دەکەیت ئاشکرایە کە لە جۆری ئەو ژنانە نیت کە لە شوێنی ڕابواردنی گشتیدان. پێم وت: تۆ پێت وایە من لەو جۆرە ژنانم کە لە شوێنی ڕابواردی گشتیدان؟ کاڵ وتی: کاتێک کە تۆم بینی وامزانی لەوانی، چونکە ئەگەر وەکو ئەوان نەبیت لە کاتێکی شەودا ناچیتە ژووری پیاوێکی نەناسراو. پێم وت: تۆ بە هەڵەدا چووی، من لەو جۆرە ژنانە نیم. کاڵ وتی: بەڵێ من بە هەڵەدا چووم، چونکە تۆ لەو ژنانە باشتر گفتوگۆ دەکەیت. بە شێوەی دەربڕین و قسەکان تا دیارەکە خوێندەواریت هەیە، چونکە هیچ میسریەک ئەگەر خوێندەواری نەبێت ناتوانێت بەو شێوەیە قسە بکات. وتم: بەڵێ خوێندەواریم هەیە و دەتوانم بنووسم و بخوێنمەوە، بەڵام ئەم جارەیان نۆبەی منە کە لە تۆ بپرسم، چونکە ئەو قسەی تۆ منی سەرسام کرد. تۆ چۆن زانید من خوێندەواریم هەیە؟ ئایا تۆش خوێندەواریت هەیە؟ کاڵ وتی: بەڵێ. پێم وت: کاڵ ئایا تۆ ڕاست دەکەیت؟ ئەو گەنجە جوانە وتی: بۆچی دەبێت درۆ بکەم؟ پێم وت: تاکو ئێستا کە نەمبیستووە عارەبانەچی پێشبڕکێ خوێندەواری هەبێت، چونکە ئەو پیاوەی خوێندەواری هەیە عارەبانە لێ ناخوڕێت، بەڵکو لە ژمێریاریدا دەمەزرێت. ئەگەر نەشی توانی ئەوە لە کارە پیشەیەکانی تری دەوڵەتدا کار دەکات، یا ئەوە تا دەبێتە میر ئاوی ڕووباری نیل بەسەر جوتیاراندا ئاو دابەش دەکات. کاڵ وتی: بەڵێ، لە میسردا ئاوایە. ئەو کەسانەی خوێندەواریان هەیە نابنە عارەبانەچی و
عارەبانەی پێشبڕکێ لێ ناخوڕن. بەڵام لە هەندێکی تر لە وڵاتەکاندا بەو شێوەیە نییە و هەندێک لە عارەبانەتچیەکان خوێندەواریشیان هەیە. لێم پرسی تۆ دەتوانیت بە زمانی میسری بنووسیت و بخوێنیتەوە؟ وتی بەڵێ دەتوانم بە زمانی میسری بیژنووسم و بیشخوێنمەوە. پێم وت کاڵ دەزانی ئەو قسەی تۆ چەند منی شادمان کرد؟ کاڵوتی بۆچی بە قسەی من شادمان بوویت؟ وتم ئەمڕۆ کاتێک جوانی بەژن و باڵای نازداری تۆم لە سێرکەکەدا بینی هەستم کرد شتێک بەرەو تۆم ڕادەکێشێت بە شێوەیەک لەمەوبەر ئەو شێوەیە ئارەزووم لە خۆمدا هەست پێ نەکردووە کە بەلای پیاوێکدا سۆزم هەبێت. بەڵام ئەمڕۆ دوای ئەوەی کە تۆ سەرکەوتوو بوویت گەیشتم ئەو قەناعەتەی دەبێت خۆم بگەینمە تۆ و لە نزیکەوە تۆ ببینم. بەڵام شتێکەیە منی هەندێک دڵسەر کردووە، ئەویش ئەوە بوو تۆ بەو جوانی و دڵگیریەوە عارەبانەچی پێشبڕکەیت لە میسردا. کەسێکی نەخوێندەوار خەریکی کاری لەو شێوەیە نابێت. پێم وابوو تۆ ژۆک و هەموو لێخوڕی عارەبانیەکانی پێشبڕکێ کەسێکی نەخوێندەوار و بێئاگایت. کاڵوتی کچەکە تۆ وەکو ئەوە وایە خات و شازادە بیت، وا ئێمە بە چاوی سووکەوە سیر دەکەیت. پێم وت من شازادە خانم نیم، بەڵام لەگەڵ ئەوەشدا لەگەڵ شازادە خانمدا گەورە بووم و هەر لەبەر ئەوەشە هەڵسوکەوت و زەوقی من لە هیچ شازادە خانمەکان دەچێت. من پێم وابوو کە تۆ لە نزیکەوە ببینم لەوانەیە بێئومێد بم و ئەوەم بۆ دەربکەوێت کە ژیری تۆ بە ئەندازەی جوانیەکەت نەبێت. کاڵوتی من لە تۆم پرسی بۆچی گریایت، بەڵام تۆ وەڵامێکی دروستت نەدامەوە. وتم کاتێک هاتمە ناو ئەم ژوورە تۆ خەوت بوویت، بۆ ئەوەی کە تۆ باشتر ببینم ڕووناکی چراکەم زیاد کرد و تۆم لە نزیکەوە بینی و زانیم زۆر جوانیت و ئەمەش منی دڵتەنگ کرد، چونکە پێشبینی ئەوەم دەکرد دوای ئەوەی منت بینی لێم بێزار بیت و چارەت نەوێم. کاڵوتی